دێمین ماراسۆنی نێودەوڵەتی هەولێر بە بەشداری نزیکەی 3000 کەس لە یاریزانانی بیانی و خەڵکی ناوخۆی هەرێمی کوردستان بەڕێوەچوو. بەشێکیان تەنها بۆ خۆشی بەشدار بوون و بەشێکیان ڕکابەریان لەسەر پلەکانی پێشەوە دەکرد. خۆشبەختانە دەستپێکەکە زۆر بە جوانی و بەڕێکوپێکی ئەنجام درا. خۆتان بینیتەن ئامادەکاریەکی باش کرا بوو لە تیمی تەندروستی، لە تیمی ئەمنی، لە ئامادەکاریەکان زۆر باش بوون. بە شێوەیەکی گشتی دەتوانم برێم زۆر سەرکەوتوانە و زۆر باش بوو بە بابلێن ئاستی بەشدار بوون. سەرجەم ڕاکەرانی بیانی و ناوخۆی و قوتابخانەکان، یانەکان، پارێزگاکان هەموو بەشدار بوون لەگەڵمان ئەمڕۆ. وڵام من هەموو ساڵێ بەشداریەکەم لە مەرەسۆنە، ئەم ساڵ 2 کیلۆمەترەکەم بەشداریکە چونکە دوانزەکە بەڕاستی نەمتوانی 42 زۆر بوو بۆ من هەموو ساڵە 4 کیلۆمەترەکە بەشداریەکەم. تەمەنم 64 ساڵە مواد 59 مستەمر سبەینان ساعت 6 هەڵەسم 2 ساعت وەرزشەکەم بە پێ تقریبان چارەکێ 20 دقیقە غاردانی تایە، چند دقیقەیەکیش ناو حەدیقەکان ئاسنەکان یاریەکەم، دوای بە پێ گەڕێمەوە نانەخۆم و خۆمە ژۆرم و نانەخۆم. لە ڕاکردنی 42 کیلۆمەتری ماراسۆنی تەواو ئەبوو بەکر تاڵبی کەرکوچی توانی پلەی یەکەم بەدەستبێنێت بە ماوەی 2 کاتژمێر و 51 خولەک مەوداکەی بڕی. هێمن شێخە و میهران ئەسفانیش لە ئێران پلەی دۆم و سێمیان بەدەستێنا. فەتاح تەیموریش خەڵاتی یەکەمی یاریزانانی هەرێمی کورسانی وەرگرت دوای ئەوەی چوارەم بوو. هەستێکی یەکجار خۆشە و وێرە ناکرێت. باوەڕم نەدەکرد بتوانم پلەی یەکەم بەدەستبێنم. ئامادەکاریم هەبوو، بەڵام یەکەم جارە بەشداری دەکەم و پلەی یەکەم بەدەستێنا. پێشتر لە 21 کیلۆمەتری بەشداریم کرد، پلەی پێنجەمم بەدەستێنا. ماراسۆنێکی زۆر نایە، بە هیوادارم هەر بەردەوام بێت. لە ڕاکردنی 12 کیلۆمەتریش ئێرانیەکان باڵادەست بوون. حوسێن عەزیز و ساسان درەخشان و میلاد ساڵح و ڕێبوار موڕاتپور لە پلەی یەکەم تا چوارەمیان بەدەستێنا. بنار محەممەدی هەڵەبجەیش پێنجەم بوو. ناوم حوسێن کەیانیە لە ئێرانە هاتووم، خەڵکی ڕۆژهەڵاتم، پارێزگای کرماشان شاری سۆنگۆڕ کولیایی هاتووم بوو ئەم قارەمانیە و پاڵوانەتی هەولێرە. زۆر خۆشحاڵم چون من هینێ تەخەسوسی خۆم نییە لە ساحە مەیدانە بەشداری یەکەم و سێزامەتە بووانە، بەڵام توانستم لە 12 کیلۆمەتر پلەی یەکەم بەدەست بێنم و دەستخۆشیەکەم بوو هەموو کەسانی کە زەحمەتیان کیشەوە بوو بەڕێوەبردنم بوو تۆڵەیە بوو ئەو ئەسپانسرا هەموو جار ئامادەین، چون پاڵوانەتی زۆرە. تازە من خۆم تقریبا 15 ڕۆژە لە چینا هاتوین بۆ ئەو پاڵوانەتی ئاسیا کە زۆر مهمە. تازە تقریبا دوای 2 هەفتە هاتوینەوە لەوێ و تەمرینمان بوو و هاتین بۆ ئێوە زانستم کە پلەی یەکەم بەدەست ئەتێرمەوە هەروایش بوو. زۆر خۆشحاڵم. ماراسۆنی نێودەوڵەتی هەولێر بۆ یەکەم جار لە ساڵی 2011 بەڕێوەچوو. ساڵانە لە کۆتاییەکانی مانجیدا ئەنجام دەدرێت. جگە لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕاکەرانی بیانیش تێیدا بەشدار دەبن. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.